والله ما سپاس دەکەین. وساگیان من باسی چی کوم خۆتە زانی نزیکە بینەوە لە جەژنی ڕەمەزانی پیرۆز ئیتر خزم و کەس و کاری ئێمە ماڵیانم ئاوا کرد هەر یەکەیان خەریکی شتێکن ئەمە خاڵەکانمە هەر هەمووی خوشک و برا و خاڵ و مامەکانمە هەمووی مۆدێلاتی ماڵیان و ینی جەژنە خەڵک ئەبێت کاتی خۆش بەسەر بەرێ ئەوە چه سارەکەیە گۆڕێ ئەوانەی تر هەمووی خەریکی ئافرەتەکان ئەکسەریەتیان خەریکی ماڵگۆڕین و مۆدێلات و مۆبیلیاتی ماڵن یعنی ویان لێ کردوین شیرازەی ماڵی ئێمەیان تێکاوە ئەو مامۆستاگیا من دوو کچم هەیە هەردووکیان هەرزەکارن یعنی ئەم دوو کچەی من هەموو کاتێڵێن دای بۆچی ماڵی خاڵەکانم بۆ شێوە بۆچی ماڵی مامەکانم بۆ شێوەیە بۆچی کچی خاڵەکەم ینی جەژنە بای 200-300 هزار جلی کڕیوە ئەی باشە من بۆچی بەبێ بای 20 هزار جل کڕم ینی مامۆستا ئەمە وای کردووە ینی شیرازەی ماڵی ئێمە بە تەواوەتی خەریکە تێگەچێم من ناڵم سوپاس بخوا ئێمە هەمانە بەڵام ئەو نەمان هەیە کە محتاجی خەڵک نەبین بەڵام ئەو نەمان نییە کە ئێمەش لە هەر بۆنەیەکە بڕین ملیۆن و 2 ملیۆن لە ماڵەکەمانە سەرف بکەین بەشی ژیانی خۆمانەیە یعنی ئەوان بە بۆنەی جژنەوە ماڵە گۆڕن ئەساسی ماڵە گۆڕن شەڵڵا هەر ئەساسی ماڵ بووە یعنی ئەمە هیچ ئەساسی ماڵەکەیان لە بچووکترین شتەوە تا گەورەترین ینی 2 مانگە 3 مانگە قەنەفەی کڕێەوە بە بۆنەی جژنەوە دیسان بیان و بە مێردەکەی گرێ بە دیسان قەنەفەکانی بۆ بگۆڕێت